لە پاڵدایان قەیران و گرفتدا جارێکی تر دەنگۆی کەمی غاز لارێمی کوردستان سەرەڵ دەداتەوە و بەهۆیەوە نیگەرانی هاوڵاتیان بە دوای خۆیدا دێنێت. هاوڵاتیان لە شاری سلێمانی ڕایدەگەێنن ماوەی چەند ڕۆژێکە وەک پێویست غازیان پێناگات و بەهۆیەوە دووچاری گرفت بوونەتەوە. کێشەی غازێ و غاز لە کۆڵانەکانە دەست ناکەوێت بۆ هاتوین بێرە تاجرەکان ماڵێ ناوە بێت توانیوانە بنزینەکە جانکە ئێستا قەیرانی غازی شەیە غازەکەی هەل لەگەڵان ئەزمی غازە ئیشارنەوە ئەمە بە ئێمە چار ناگرێت ئەوە شەوە دەوەست ئەگەی بینێڵێ لاخۆی ناسیەوە غازەکە بێ ڕی بەفەلەبی بەخوا نامێنێ باشە غاز بۆ نەما. ئەم قەیرانانە دروست کراوە یعنی ئەم قەیرانانە ئەوە نییە بڵێ لە بنەڕەتە شتێک هەیە ناوی قەیران بێ لە کوردستان ڕۆژێ نەوت نامێنێ ڕۆژە غاز نامێنێ ڕۆژە کارەبا نامێنێ ڕۆژە ئاوی خواردنەوە نامێنێ. بەرپرسانی ئیداری سلێمانی گرفت و کەمی غاز ڕەت دەکەنەوە ڕایدەگەێنن ڕۆژانە بڕی پێویستی غاز بەرهەم دێنرێت و بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. بە هیچ شێوەیە غاز کەمی نەکردووە لە سنووری پارێزگای سلێمانیە و بە ڕێژەی پێویستی هاوڵاتیان بۆمان دێ فقط ئەوەی کە تۆزێک ئەرچی زیاتر کرد بێتین سەرماکەیە کە خەڵک زیاتر بەکارێنێ بۆ زۆپا بەکاریە بۆ بەکاریە هەر کەسێک غازی لە 7,500 دینارەوە زیاتر فرۆشت ڕقەمی وەکالەتی سیارەکەمان باتێ پیکە ئۆتۆمبیلەکەمان باتێ لەگەڵ ژمارەی سیارەکە و ئیجراعاتی یەکجارتون تا حیجزکردن تا لێسەنەوەی وەکالەتەکەی لەگەڵاکەن چونکە شتێک نییە ناوی ئەزمەی غاز بێ. دواکەوتنی موچە و گرفتی کارەبا و کەمی خزمەتگوزاریەکان بەم دوایە نیگەرانی و گلەی هاوڵاتیانیان زیاتر کردووە بەردەوامی قەیرانەکانی ژوای کردووە هاوڵاتیان گەشتبین نەبن بە چارەسەرکردن و کۆتایی هاتنی قەیرانەکان. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.